ژاپۆن دەیەوێت بێگزاری ناشتنی مرۆڤەکان لە ژێر گۆڕ قەدەغە بکە تەنیا سوتانی جەستە بهێڵێتەوە وەکو بژاردەیەکی سەرەکی بۆ ماڵاوایی لە مردوەکان مسلمانان و کریستیانەکانی ژاپۆن و هەندێک گروپی دیکەش دەڵێن نابێشتی وا ڕوو بدە بەڵام ژاپۆنیەکان دەڵێن جگە لە پیسکردنی خاک تێکەڵبوونی بە ئاوی پاک هیچ سوودێکی دیکەی نییە لەگەڵ کولتوری ئێمەش ناگونجێ من ژیرم بەخێر بێن بۆ 24+. لە هەفتەی ڕابردوو لە سۆشەڵ میدیای جیهانی هەواڵێکی ژاپۆنی دەبێتە ترند و باسوخواسێکی گەورەش دروست دەکەم ئەویش ناشتنی مردووەکانە لە کولتوری ژاپۆنی 99.9% خەڵک مردووەکانی خۆیان دەسووتێنن دایانکەنە خۆڵەمێش بەڵام لە ئاینە ئاسمانیەکان وەکو ئیسلام و کریستیانی مردووەکان دەنێژێن لە گۆڕستان ژاپۆنیەکان داوای لە نوێنەرەکانیان لە حکومەت دەکەن بێگزاری قەدەغەی بکەن هەرچەندە هێشتا بە فەرمی قەدەغە نەکراوە بەڵام لە تەواوی ژاپۆن 10 بۆ 13 گۆڕستان هەیە بۆ ناشتنی مردووەکان جا لای هەندێک کەس کە سەدان کیلۆمەتر دوورە تا دەگاتە گۆڕستانێک داوای گۆڕستانێکی نوێ دەکەن بەڵام حکوومەتی ژاپۆن بە خەڵکەکەیەوە دەڵێن نەک گۆڕستانی نوێ بەڵکو نابێت لەوانەیە گۆڕستان هەر نەمێنە هۆکاری ئەوەش بۆ کولتوری ژاپۆن دەگەڕێتەوە کە باوەڕیان بە گۆڕستان نییە هۆکار یەکەم بەردەست نەبوونی خاکە لە ژاپۆن خاک بەتاڵی یاخود خاچی بەتاڵ زۆر کەمە هەش بێ وەکو دارستان و بۆشایی وەکو سروشت ماوە دەستکاری ناکە ئەوی دیکە شوێن نەماوە هەش بێ دڵیان نایە دەستکاری بکەن چونکە دوورگەن هۆکاری دووەم ژاپۆنیەکان لە گۆڕستان دەترسن پێیان وایە جەستەی خەڵک کە دەنێژێت تێکەڵی خاک دەبێت ئاوی پاک پیس دەکە ژاپۆنیەکان خۆیان زۆر خۆش دەوێت و لە کللتوری ژاپۆنی گۆڕستانەکان ئەفسانەی ترسناچیان زۆر لەسرە بۆیەش لایەن پەسن نییە و خۆشەویست نییە بۆیە لەم هەفتەیە لە سۆشەڵ میدیا ئەم بەزمەیان دروست کرد. بەناوبانگترین یوتیوبەری جیهان و ژمارە یەک مستەر بیست داوای لێبوردن لە هەوادارانی دەکات دەڵێ ئەو ماوەیە وەکو جاران ڤیدیۆکانم باش نەبووە داوای لێبوردن دەکەم و لە ساڵی داهاتوو قەرەبووتان بۆ دەکەمەوە. مستەر بیست بۆیە داوای لێبوردن دەکات چونکە ڤیوی یوتیوبەکەی لە 100 ملیۆن بینەری ڕۆژانە بۆ 50 ملیۆن بینەری ڕۆژانە دابەزیوە کە هێشتا هەر ژمارەیەکی خەیاڵی گەورەیە بەڵام هەندێک دابەزیوە لە چاو پێشتر. هەوادارانی مستەر بیستیش لە کۆمنتی پۆستەکەی بۆیان نووسیوە هۆکاری سەرەکی کەمبوونەوەی ڤیو بۆ ئەو دەگەڕێتەوە ڤیدیۆکانت ریتێنشنیان وێرانە دەنگ زۆر بەرزە هاتو هاوارە مەبەست لی ئەوەیە خەڵک لەسەر ڤیدیۆکە بمێنێتەوە واتە زۆر دەستکاری کراوە سروشتی خۆی لەدەست دەدا کارەکە بۆتە ڕۆبۆتی و بیرۆکەی نوێش کەم بووە لەلایەکی دیکە داوای لێ دەکرێت زیاتر خۆی ماندوو نەکات تا کاریگەری نەکاتە سەر هزر و مێشک و تووشی نەخۆشی دەرونی نەبێت مستەر بیست لە 2026 نزیک دەبێتەوە لە 500 ملیۆن سبسکرایب کە ژمارەیەکە یەکەم جارە لە مێژوودا هەر یوتیوبەرێک پێی بگە لە یوتیوب و کێشەیەک لە ئۆنلاین هەیە ئەویش بێزاربوونی خەڵکە لە شتەکان زوو لە شتەکان بێزار دەبێت خەڵک دەستنەستە شتێکی دیکە تا ئێستا مستەر بیست بەناوبانگی ماوەتەوە هۆکارەکەشی بۆ بیرۆکەکانێتی وای کردووە تاوەکو ئێستا نەوەی ئێستای جیهان سەیری بکەن بەڵام ئێستا کە بابەتەکانی هەردووبارن و بەشێکیان ئیهمالیان کردووە چونتە سەر بابەتی دیکە یوتیوبەری دیکە و ڤیدیۆی دیکە. عەقڵی کیم کارداشیان زۆر چالاک نییە نیشانەکانی جێلبوونی دەماغی لە ناودا بە دیار دەکەوێت لە ئەڵلقەیەکی نوێی زنجیرەی دە کارداشیانز کیم کارداشیان سەردانی پزیشکەکەی دەکات سکانی دەماغی بۆ دەکات پزیشکەکەی لە پێش چاوەکانی و لە پێش کامێراش دەڵێ دەماغت چالاکی زۆر کەم بووە بەمانایەکی دیکە دەماغت بەرەو جێلبوون دەچێت پزیشکەکە پێی دەڵێ هۆکاری سەرەکی بێگومان سترێسە و لەگەڵەوەش ناخوێنیتەوە زانیاری نوێ ناخیتە دەماغت لە وەڵامدا کیم کارداشیان دەڵێ ئەمە قبول کراو نییە پێویستم بە دەماغمە لەسەر ڕۆژی داهاتوو کارێکی گەورەم هەیە گەرمێشک و دەماغم باش نەبێت چۆن کارەکانم بە باشی ئەنجام بدەم لە وەڵامیشدا پزیشکەکە پێی دەڵێتەوە بڕۆ دەرەوە بڕۆ پارکێک کتێبێکی باش بخوێنەوە لەدەست بگرە تا مێشکت چالاک ببێتەوە ئەم ئەڵلقەیەی لە ئۆنلاین کاردانەوێکی گەورەی دروست کرد هەندێ بە هۆکاری سۆشەڵ میدیای دەزانن کەوا کەسێکی وەکو کیم کارداشیان تووشی حاڵەتێکی وا بووە و لە هەفتەی ڕابردووش لە بەرنامەی خۆشم من باسم کرد کە زانایان دەڵێن تیکتۆک و ئینستاگرام دەماغی مرۆڤ جێلتر دەکەن جا ئەمە نمونەیەکی زیندووە کەوا تووشی کیم کارداشیان بووە و کاردانەوێکی گەورەشی دروست کرد هەرچەندە چارەسەر هەیە چارەسەرەکەش ئەوەیە ڕاهێنان و وەرزش بە مێشک و دەماغت بکەیت ئەویش بە خوێندنەوەیە مەرزنی خوێندنەوەکە تەنیا کتێب بێ بەڵکو ئاڵگۆڕی زانیاری و جوڵەی مێشکە بە هەر ڕێگایەک بێ کەوا دووبارە مێشکت بە چالاکی بهێڵیتەوە. سوپای ئەڵمانیا موالیدی ڕاکێشاوە دەڵێ دەبێت گەنجان بێنە ناو سوپا
و بزانین لە هەر حاڵەتێک چەند سەربازی تەندروستمان هەیە گەرخوا نەخواستە کەوتینێتە ناو شەڕێک. لە ئۆنلاین بۆیان نووسیوە کاکە ئەو ئیشەی ئەڵمانیا کردوێتی جیهانی بەخۆ خەری کردووە. هەندێک وڵاتیش بەڕاستی تۆقی بوون لە ترسە چونکە ئەڵمانیا لە زەنجی جیهانی دووەمەوە تا ئێستا درافتی سەربازی ئەنجام نەداوە. بەڵام لەم مانگەوە حکوومەتی ئەڵمانیا ڕایگەیاندووە هەر کەسێک تەمەنی 18 ساڵە بێ دەتوانێت بە شێوەیەکی خۆویستانە مەشقی سەربازی بکە. گەر لە مەشقەکان دەرچێ دەبێتە سەربازی وڵات. وە لە 2027 بەسەرەوە بە شێوەیەکی ئیجباری هەموو 18 ساڵێکی ئەڵمانی بە کوڕ کچەوە تاقیکردنەوەی پزیشکیان بۆ دەکرێت گەر جەستەیان گونجاو بێ مەشقی سەربازیان پێ دەکرێت. مانگانەش موچەی 2600 یۆڕۆ وەربگرن. جرمنی دەیەوێت تاوەکو ساڵی 2035 ژمارەی سەربازی ئامادەکراوی خۆی بۆ 260,000 سەرباز بەرز بکاتەوە جگەلەوەی 110,000 سەربازی یەدەریشی هەبێت. دەیەوێت وەکو جاران ببێتە وڵاتێکی بەهێز لە ڕووی سەربازیەوە کە ژمارەیەکی شەڕکەری زۆری هەبێت. ئەم هەواڵە بێگومان کاردانەوێکی گەورەی لە ئۆنلاین لێکەوتەوە. دوجار ئەڵمانیا درافتی سەربازی ئەنجامدابێ ویستیان لە 2011 بوو بەڵام بە خێرایی بڕیارەکە هەڵبەشێنرایە بەهۆی فشارە نێودەوڵەتیەکان. بەڵام دوجار کە ئەنجامیان داوە لە 1956 بوو کەوا لە دوای زەنجی جیهانی دووەم ویستیان دووبارە هێزی وڵاتەکەیان بنیات بنێنەوە. سعودیا 11 ملیۆن تۆن زێر زی و مس و زینگ دەدۆزێتەوە کە دەیکاتە یەکێ لە دەوڵەمەندترین گەورەترین کانە مادەخاوەکانی سروشت لە جیهاندا تا ئێستا دۆزرابێتەوە. وێبسایەتی ئەرقامی سعودی ڕایگەیاند کۆمپانیایە کە بەدوای مادەی خام لە ژێرخاکی سعودیا دەگەڕێ لە باشووری وڵاتەکە لە ناوچەی نەرجان هاوسنووری یەمەنە 11 ملیۆن تۆن لە مادەی بەنرخی وەکو زێر و ئەوانەی دۆزیوێتەوە بای 2.5 تریلیۆن دلارە. بەڵام حکوومەتی ئەو وڵاتە ڕێگەی داوە تەنیا 10% هەڵکۆڵن و دەربێن. پێشبین دەکرێت بتوانن بۆ سەدان ساڵ سوودی لێوەربگرن لە دەرهێنانەکەش لە 2026 دەست پێ بکە. سعودیا دەیەوێت پلانی ڤیژن 2030 جێبەجێ بکە کە دابشکردنی داهاتی وڵات و زیادکردنی داهاتە لە ڕێگەی سەرچاوی جیاواز جگە لە نەوت کارکردنە بۆ گەشتیاری ئەندازیاری و تەلارسازی بازرگانی لەگەڵ وڵاتە زرهێزەکان و دۆزینەوەی مادەخاوەکانی سروشت و سوودوەرگرتنە بۆ فرۆشتن بێ بۆ بەکارهێنان بێ لە وڵات گرنگەوەیە ئابوووریەکەی خۆیان بەهێزتر بکەن. دەرهێنەری تایتانیک و ئەڤەتار دەڵێ پێم وانییە پێویست بکە فیلمەکانی نێتفلیکس کاندیدی ئۆسکار بکرێن گەربێت و نێتفلیکس هەفتانە فیلمێکی نوێ لای خۆی لە تەلەڤزیۆنی ماڵەوە بڵاو بکاتەوە دواتریش کاندیدی ئۆسکار بکرێت لای من ئۆسکار هیچ مانایەکی نامێن. خەڵاتەکانی ئۆسکار تەنیا ئەو کاتە بەهای هەیە کە لە لای من کاتێک فیلمەکان لە هۆڵەکانی سینەما نمایش بکرێن ئەو زەکاریت بکرێن. هەروەها جیمز کامرۆن دەڵێ نێتفلیکس کاتێک پێویستە ڕکابەری ئۆسکار بکە کاتێک توانی لە 2000 دانا هۆڵی سینەما فیلمەکانی خۆی نمایش بکە بە ماوەی یەکمان اینجا بۆی هەبێ فیلمەکانی کاندید بکرێت نەک هەر هەفتەی جارێک فیلمێکی نوێ لە تۆڕەکەی خۆی بڵاو کاتە و هیچ کاریگەریەک نە لەسەر خەڵک نە لەسەر هوەر نە لەسەر سینەما دروست بکە تەنیا پڕکردنی چاوەکانی مرۆڤ بێ بڵێن شتی نوێمان هەیە. ئەم کۆمنتەی جیمز کامرۆن لە کاتێک دێ کۆمپانیای نێتفلیکس بەنیازە کۆمپانیا بەناوبانجی هۆلیوود وەرنەر برۆز بکڕێت کە ئێستا لە هەوڵی فرۆشتندا بەهۆی کێشەی دارایی لەگەڵ کۆمپانیای دایکەکەی کە دیسکەڤەریە. کامرۆن ئێستا خەریکی ڕکلامکردنە بۆ فیلمە نوێیەکەی خۆی کە بەشی سێمی ئەڤەتارە کە فیلمێکی سینەماییە لە هۆڵەکانی سینەما نمایش دەکرێت. جیمز کامرۆن پرداهاترین دەرهێنەری سینەمایە لە مێژوودا کە دەرهێنەری فیلمەکانی وەکو تایتانیکە ئەڤەتارە تێرمینەیتەر 2 ئێلیەنسە و هەردوو فیلمی ئەڤەتار توانیویەتی زیاتر لە 5 میلیارد دلار کۆکاتەوە تایتانیکیش 2 میلیاری کۆ کردوتەوە. واتە تاوەکو ئێستاش ئەم برادرە پاشای بۆکس ئۆفیسە لە هەموو جیهان ژمارەیەکە و فیلمی ئەڤەتاریش تاوەکو ئێستا پردەهاتین فیلمی بۆکس ئۆفیسە لە جیهاندا. ئێستا ژیری دەستکرد 5 مانگ زووتر شێرپەنجەی مەمک لە ئافرەتان دەردەخە بە بەکارهێنانی تەکنەلۆژیایکی نوێ لە ئەمریکا پەری پێدراوە. لە نەخۆشخانەیەکی ئەمریکی لە شاری ماسەچوسسی ئەمریکا یەکەم تاقیکردنەوە کرا و بە سەرکەوتویش ئەنجام درا. ئەم تەکنەلۆژیایە لە زانکۆی دووک لە ئەمریکا ئاپەری پێدراوە ڕاهێنانی ژیری دەستکردێکی دیارکراوە بە چەند داتابیسێکی تایبەت بە شێرپەنجەی مەمک لە خانمان. داتایەکە بۆ 10 ساڵ دەگەڕێتەوە لە چەندین نەخۆشی جیاوازی ئەمریکی. ژیری دەستکردەکە هەڵدەستێ بە وەرگرتنی سکانی کەسەکان داتای وەرگیرا و لە پزیشکەکان و ژیری دەستکرد پێشببینی خۆی دەکات بەپی ئەو داتایانەی کۆکراوەتەوە دەتوانێت تاوەکو 5 ساڵ زووتر پێشببینی بکە کە ئەو ئافرەتە تووشی شێرپەنجەی مەمک دەبێ یاخۆت نا چونکە سەرەداوی گرەیەکان دەبینێ
ئەوە پێی داتاکانی کە لە بەردەستێتی دەتوانێت لێکدانەوە بکات چەند کەس لە هەمان ئەو بارودۆخە ئەو گریانەی هەبووە حاڵەتی نەخۆشی شێرپەنجەی توش بووە یاخود نام کاتێ ئەو پێشبینی خۆی دەداتە پزیشکەکان لە ئۆنلاین لە سوشال میدیای پزیشکی لە جیهان کاردانەوەیەکی ئەرێنی بەرامبەر ئەم کارە هەبوو خەڵکی بەلایەنێکی زۆر باشی ئالگۆریتم و ژیری دەستکرد لێکدانەوەی بۆ کرد کەوا گەربێت و ژیری دەستکرد بۆ ئەو جۆرە کارانە بەکار بێم بێگومان سوودێکی گەورەی لە داهاتوو لێدەوەردەگیرێت گەر تووڕە بوویت بۆ ماوەی 4 کاتژمێر سیستمی بەرگری جەستەت لاواز دەبێت پێشەوەی مێشکل لەدەست بدەیت شتێک لە بیر مەکە بۆ خولەکێک تووڕەبی تاوەکو 4-5 کاتژمێر سیستمی بەرگری جەستەت لاواز دەبێت کاریگەری دەکاتە سەر تەندروستی زانایان لە توێژینەوەیکی نوێ دەری دەخەن مرۆڤ لە کاتی تووڕەبوون و سترێسدا هۆرمۆنی وەکو کۆتریۆل دەردەدەن کە دەبێتە هۆی دەردانی بەشێ لە یاخود داخرانی بەشێ لە سیستمی بەرگری جەستە کەنزگەی 4 بۆ 5 کاتژمێر دەخەیانێ لەو کاتەدا جەستەی مرۆڤ بەرامبەر بە ڤایرۆس بەکتریا یاخود هەر نەخۆشیەک زۆر لەبارە بۆ ئەوەی ئەو نەخۆشیە ئاسانتر تووشی نەخۆشەکەوێت توێژینەوەکە لە ڕۆژنامەی زانستی نیچر ریڤیو ئیمۆنۆلۆژی بڵاوکراوەتەوە توێژەران گەیشتونەتە ئەو دەرەنجامەی مرۆڤەکان لە کاتی تووڕەبوون و سترێس جگەلەوەی زیانێکی گەورە لە دەماغیان دەدەن کە ناهەڵن بە ئاسانی کارەکان ڕاپەڕێنن بەهۆی سەرقاڵکردنی بەشێکی زۆری خانەکان بۆ فۆکس خستنە سەر هۆکارەکانی تووڕەبوونەکە و ئەو هۆرمۆنەش دەبێتە بەشێک لە داخستنی سیستمی بەرگری جەستە بە هەمان شێوە زیانێکی گەورە لە دەستەی مرۆڤ دەدەن جا بگومان ئەو ئیشی من بوو زانیاریەکانتان بۆ بگوازمەوە واکەی دیشم بەشێک کە کەیفیان بەم هەواڵەنێ بگومان پێی تووڕە دەبن واتە بۆ ئەو کەسانە وەزعەکە لەوانەیە باشتر نەبێت ژاپۆن هاوسەرگیری هاوڕەگەز خوازان ڕەت دەکاتەوە و دادگایەتی ژاپۆنی لەم هەفتەیە ئەم کاری ڕەت کردەوە وتی لە دەستوری وڵات ڕێگە پێنەدراوە ژاپۆن تاکە وڵاتە لە G7 زلهێز کەوا بە یاسا ڕێگە بە هاوسەرگیری هاوڕەگەز خوازان نادا هەرچەندە لەم هەفتەیە هەڵایەکی گەوریان لە سوشال میدیا بە تایبەتی لە ئینستاگرام و تۆڕی ئێکس دروست کرد کەوا چۆن وڵاتێکی وەکو ژاپۆن پێشکەوتووە ڕێگە بە کۆمەلگەی LGBT نادا هاوسەرگیری بکەن بەڵام دادگای ژاپۆنی لە وەڵامدا دەڵێ بەپێی دەستوری وڵات ڕێگە پێنەدراوە هیچ یاسایەک نییە ڕێگەی پێ بدە گەر دەتوانن ڕێگە پێدان وەربگرن لە حکوومەت دەستکاری دەستور بکەن لە وڵات ئینجام کارە لەوانەیە ڕێگە پێدراوێت ڕیکۆردی گینز بۆ بەتەمەنترین شۆفێری پاس تۆمار کرا پیاوەکە خەڵکی تێکساسی ئەمریکایە تەمەنی 95 ساڵە هێشتا لە کارەکەشی بەردەوامە ڕەیمۆند هەیگەر پیاوێکی تێکساسی ئەمریکیە بەڵێنی دابوو لە 95 ساڵیدا لە کاری شۆفێری پاس ئاخانە نشین بێ بەڵام ئێستا پەشیمان بووەتەوە دەڵێ تا تەندروستیم باش بێ ڕێگەم پێ بدە لە کارەکەم بەردەوام بن بەردەوام دەبم ڕەیمۆند دەڵێ هەرگیز لەسەر شەقام بێزار نابم لە لێخوڕنی پاسەکە لە شاری ویچافول لە تێکساس بەرپرسانی ئەو شارە وەکو ڕێزلێنانێک بۆ خزمەتی ئەم پیاوە بەرواری هەژدەی مانجی یازدەیان وەکو ڕۆژی ڕەیمۆند هەیگەر ناسا تاوەکو لە مێژووی ئەو شارە ئەم پیاوە بمێنێتەوە کە لە تەمەنی 95 ساڵیدا بەردەوام بووە لە خزمەتکردن بە وڵات بە ویلایەتی تێکساس و بە شارەکەیان کاتێک وەکو هەڵگری ڕێکۆردی گینس ناوی تۆمارکرا ئەم پیاوە وتی خودا شەڕەف بە وڵات و سوپاسگوزارم خودا تەمەنی پێداوم لە خزمەتکردنی شارەکەم تا دەمرم بەردەوام دەبم نرخی ڕامی کۆمپیوتەر لە جیهاندا ئەوەندە بەرز بۆتەوە 64 گیگابایت ڕام تاوەکو 1200 دلار لە هەندێک شوێن بەرز بۆتەوە یعنی نرخی 64 گیگابایت ڕام بەقەت کۆمپیوتەرێک گرام بووە تەنانەت ڕامی 16 گیگابایت لە ئەمازۆنی ئەمریکی نرخی لە پلەیستیشن 5 گرانترە واتە نرخی ڕام لە جیهان فڕیوە هۆکاری سەرەکیش بێگومان ژیری دەستکردە ئەوپانی لە ئۆنلاین داوڵۆندیان دەکەی بۆ ئەوی وێنەیەکی خۆ دەستکاری بکەی یاخود شتێکت بۆ بکە ئەو ئەپانەش سێڤەری خۆیان هەیە کە لە سەدان کۆمپیوتەر پێکاتوە و یاخود لەوانەیە زاریوایە لە هەزاران کۆمپیوتەر پێکات بێت ئەوانیش کۆمپیوتەری ئاسایی پێویستیان بە ڕام و شت هەیە جا ئێستا خواستی ڕام بۆ ئەو کۆمپیوتەرە و سێڤەرانی ژیری دەستکرد ئەوەندە زیادی کردووە کۆمپانیەکانی دروستکاری ڕام پێڕاناگەن ڕامی DDR5 بەرهەم بێت بۆش نرخیان فڕیوە پێشبینی ناکرێت ئەم نرخ بەرزبوونەوەی تاوەکو 2027ش ئاسایی ببێتەوە ئابگەڕێتەوە نرخی پێش ئەو بەزمەی لە ئۆنلاین دروست بوو باشترین ڕێگا ئێستا کڕینی کۆمپیوتەری ئامادەکراوە کە پێی دەوترێت پریبیلد چونکە ڕامەکەی بۆ دانراوە گەرنا بە ئاسانی ڕامی کۆمپیوتەر نادۆزرێتەوە لە ئۆنلاین هێشتا لە کوردستان نرخەکە زۆر بەرز نەبووەتەوە بەڵام ئەمە ئەو وەزبەیە کە هەیە کۆتایی بێ بگومان گومانم نیە لەوەی لەو وەزبەی داهاتوو کردێتە کوردستان
ئەویش نرخی بەرز دەبێتەوە بۆیە گەر بەنیازکردنی ڕامن ئێستا کاتێتی یەکەم جار نییە و دوجاریش نییە رووسیا هەڕەشەی قەدەغەکردنی وەتساپ لە وڵاتەکەی دەکات هۆکاری سەرەکیی سیقیان بە کۆمپانیای مێتانیا داتاکانیان نەداتە دەستی حکوومەتی ئەمریکا بێگومان لەوانەیە پرسن داتاکان چین ڕووسەکان چی دەڵێن چۆن بیر دەکەنەوە چۆن بیر لە حکوومەتی وڵاتەکەیان دەکەنەوە چی دەکڕن چی دەفرۆشن داتایەکەوە وڵاتان ئامادەن ملیێران دۆلار خرج بکەن بیکڕن بۆ ئەوەی بتوانن خۆیان لەسەر حسابی وڵاتی بەرامبەر بەهێزتر بکەن ئیسرائیل پرسیارەکە ئەوەی ئیسرائیل بۆ بەهێزە پاپشتی تەکنەلۆژی هێزی ئەمریکی و هەبوونی داتا سێڤەری مایکرۆسۆفت و مێتا ئەمریکا بۆ بەهێزە بە هەمان شێوە هەبوونی داتایەکی خەیاڵی لە وڵاتان ئەمە چوارەم جارە رووسیا ئەم هەڕەشەیە دەکە بەڵام بەهۆی فشارە ناوخۆیەکانی نەیتوانیوە بڕیارەکە جێبەجێ بکە بەڵام ئەم جارە پێدەچێت جدیتر بزانین چڕوو دەدا چونکە وەتساپ دەڵێ هیچ نامەیەکی وەتساپ تەنانەت لای وەتساپیش نابیندرێ نازاندرێت چی نووسراوە چی نێردراوە واتە ئینکریپتە بەڵام هەموو وڵاتێک باوەڕ بێگومان بە کۆمپانیایەکی ئەمریکی یاخود بە کومنێتە ناکات بەهای تەلەگرام بۆ 30 میلیارد دلار بەرز بووتەوە کە تەنیا 30 کارمەندیشی هەیە و تا ئێستاش ئۆفیسیان نییە بارەگاشیان نییە تەنانەت چەند جارێکیش کۆبوونەتەوە تەنیا لە ڕێگەی ئۆنلاین لە ماڵەوە کار دەکەن تەلەگرام یەکێک لە بەناوبانگترین تۆڕەکانی پەیوەندیە کە رووسیە لەلایەن دوو برای رووسی بەناوی پاڤێڵ وایرە نیکۆلای دوورۆڤ دروست کرا مانگانە زیاتر لە ملیارێک بەکارهێنەری زیندویان هەیە لە ڕێگەی بەکارهێنەران دەتوانن تاوەکو 2 گیگابایت داتا بە خۆڕایی شێر بکەن و بە پارەش تاوەکو 4 گیگابایت داتا بنێر خاوەنی گەورەترین گروپ و چەناڵن لەچە هەموو تۆڕێکی دیکە تاوەکو 200,000 ئەندام لە گروپ و چەناڵەکان ڕێگە پێدراوە هەیان بێ و جگە لەوەش خاوەنی تۆنێک بۆت و ئەپی بچووک و یاری بچووکن کار لەناو تەلەگرام دەتوانرێت ئەنجام بدرن لەگەڵ کواڵەتێکی زۆر باشی دەنگ و ڕەنجی پەیوەندی بەڵام لە چەند ساڵی ڕابردوو بەهۆی فشارەکانی حکوومەتی رووسیا تەلەگرام ئینکریپشنەکەی لاواز بوو باشترین نمونەش ئەوەیەکەوە لە تەلەگرام نامە یاخود داتا دەبیندرێت یاخود نام پێشتر ڤیدیۆ ڕوت گەر لە تەلەگرام بە شێوەیەکی نامە و داتا بنێدرا بە ئینکریپت بوو نەدەسڕایەوە بەڵام ئێستا ئینکریپتەکەی نەماوە ڕاستەخۆ ئەو بابەتانە سانسۆر دەکرێت بەناوبانگترین یوتوبەری گەیمەر لە مێژووی یوتیوب پیودیپای واز لە ڤیدۆیاریەکان دەهێنێ و دەڵێ ئێستا بوومەتە باوک کاتی سنووردارم لەسەر زەوی ماوە دەمەوێ ئەو کاتەی مامە بە شتێکی دیکە بەسەری ببم بۆ ئەم هەواڵش لە ئۆنلاین بێگومان کاردانەوەیکی گەورەی لێکەوتەوە بە تایبەتیش ئەو کەسانێت لەگەڵ ڤیددیوەکانی پیودیپای گەورە بوو دڵگرانی خۆیان بەم هەواڵە دەربڕی و دەڵێن بریا ژنت نەهێنابە پیودیپای ماوەی 13 ساڵە ڕۆژانە ڤیددیۆیەک لە یوتیوب بڵاو دەکاتەوە کە خەریکی یاریکردن بوو توانی 110 میلیۆن سبسکرایب لە یوتیوب کۆکاتەوە توانیویەتی زیاتر لە 29 میلیارد جار سەیری ڤیددیوەکانی بکرێت پیودیپای کە ناوی ڕاستی خۆی فیلکس کیشبرگە لە 2019 لەگەڵ یوتیوبەرێکی دیکە بەناوی مارسیا هاوسەرگیریان کرد هەردووچیان سویدین بەڵام لە ژاپۆن دەژین کە خەونێکی منداڵی ئەو یوتیوبەرە بوو لە وڵاتی ژاپۆن ژیان بەسەر بە لە 2013 گەشتیان کرد ئێستا منداڵێکی هەیە دەڵێ ئێستا کاتی ئەوەیە ئاگداری ئەو منداڵە بم و گەورەی بکەم ماوەیەک واز لە یاریکردن دەهێن ئەم فیلمە زیاتر لە ملیارێک و 300 میلیۆن دلار داهاتی کۆ کردوێتەوە بەڵام تەنیا قازانجی 133 میلیۆن دلاری بۆ کۆمپانیا گەڕاوەتەوە ئەمەش زەنگێکی مەترسیدارە ئێستا لە هۆڵیوود لێدراوە کە خەڵک کەمتر دەستن سینەما بەرەمێنانی فیلم گرانتر بووە داهاتیش لە کەمبوونەوەیە بودجەی فیلمی دێدپول و وڵڤڕین لەم هەفتەیە ئاشکراکرا کە دەیکاتە چوارەم گەورەترین بودجە لە مێژووی هەر فیلمێک بۆ هەر فیلمێک دانرابێت جا چەندی لێ خرج کراوە بڕی 533 میلیۆن دلار لە بەرەمێنانی ئەم فیلمە واتە نیو میلیارد دلارێکی لە بەرەمێنانی خرج کراوە کە فیلمێکی ئاسایی ئێستا لە هۆڵیوود لە نێوان 80 بۆ 120 میلیۆن دلاری تێدەچێت فیلمی زەبەلاح لە نێوان 150 بۆ 150 میلیۆن دلاری تێدەچێت بەڵام ڕێکلامکردنیش بۆ فیلمەکان نزیکەی 100 میلیۆن دلاری تێدەچێت لە هۆڵیوود بۆ هاتنەوەی داهاتیش داهاتەکە دابەشی دوو بەش دەکرێت نمونە گەر فیلمێک ملیارێک دلار کۆکاتەوە 500 میلیۆن بۆ کۆمپانیا 500ەکەی دیکەش دەبێت بۆ بودجە بێ اینجا دەکەڕێتەوە کۆمپانیا قازانج وەکو فیلمێکی دێدپول ئەگەر لێکی بدەینەوە کە 1.3 میلیارد دلاری کۆ کردێتەوە کۆمپانیای دیزنی تەنیا 133 میلیۆن دلاری وەکو قازانج کۆ کردێتەوە چونکە نیوەی میلیارد و 300 میلیۆنەکەی بۆ هۆڵەکانی سینەما دەچێت نیوەکەی کەماوەتەوە لە 533 میلیۆن دلارەکە گەڕانەوەی بودجەکەی اینجا دوای ئەوەی
قازانجەکەی کۆ کردەوە ئەمەش دەرخەری ئەوەیە کە هۆلیوود بەحاڵ ئەو تۆ دەتوانێت قازانج کۆ کاتەوە چونکە بەرەبەرانی فیلم بەهۆی هەڵاوسانی ئابووری یەکجار گران بووە و خەڵکیش ئێستا زۆر کەمتر دەستنە سینەماکە. خۆشەویستان 23 پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ.